باوانیش بە سەرکەوتنی بە سەرانی خاک گەشتنی بە قۆناغیشتەمی جامی کوردستان دەستەبەر کرد. هەر لە درێژەی یاریەکانی قۆناغی 16 جامی کوردستان یانەی باوانی شاری سلێمانی پێشوازی لە یانەی خاکی شاری کەرکووک کرد. یارەکە لە سەرەتاوە بەهێزی لە نێوان هەردووانە دەستی پێ کرد و لە خولەکی 35 یاریەکە کارزان هاشم گۆڵی یەکەم و پێشکەوتنی بۆ یانەی خاک تۆمار کرد. نزیک بوو لەوەی جێمی یەکەم بۆ ئەنجام بە کۆتا، بەڵام لە خولەکی 44 حسێن محەممەد ئەنجامەکەی بۆ بابان یەکسان کردەوە و جێم یەکەمیش بە یەکسانیا با کۆتات. لە جێمی دوم هەردووانەکە چەندین نێریشان کردە سەر گۆڵ یەکتر لە پێناو گۆڵی سەرکەوتن، بەڵام هیچ کامیان سەرکەوتو نەبوون. کاتی یاسای یارەکە بە یەکسانی بە گۆڵێک بۆ لایچیان بە کۆتات بۆ یەکلاکردنەوەی ئەنجامەکەش داوەرپەنای بردە بەر لێدانە یەکلای کەرەوەکان. لا لێدانە یەکلاکەرەوەکانیش یانەی بابان سەرکەوتو بوو کاتێک توانی بەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک یارەکە باتەوە خۆی بگەێنە تا قۆناغی هێشت و یانەی خاکی شاری کەرکووکیش ماڵەوای کرد. لە ڕاستیە ئێمە توانیمان سەرکەوتوو بین، یارەکەمان یاریگە قورس و ئێمە لە ڕاستیە لە خولی کوردستان و کاسی کوردستان و دەوری عێراق و کاسی عێراقیش بەشدارین. ڕاستی یارزانەکەمان تا حەدێک لە هیلاکیان. ئێمە زەقتێکمان لەسرە ئەبێت بتوانین تەحملی ئەم وەزع بکەین. سوپاس بەخۆ ئەمڕۆ توانیمان یارەکە بەرینەوە. ڕاستە ئێمە قۆناغ بە قۆناغ ئیشەکەمان قورسرە بێ، بەڵام ئینشاءڵڵا بردنەوە بێتە دەفعێکی معنەوی باش بمان هەم بۆ خولی کوردستان هەم بۆ دەوری عێراق. سەرەتا بەناوی خۆی گەورەم ڕۆ لە قۆناغی 16 جامی کوردستان ڕوبەڕوویانی بابان بووینەوە. یاریێکی خۆش بوو، یاریێکی باشمان ئەنجامدا بە لێدانێک لاکەرەوە دۆڕاینەوەش پێڵێن ینی لێدانی شانسەوە هیچی تر. ئێمە یاریێکی باشمان کرد، ئێمە تەنها خۆ ئامادەکردمان بۆ سەرکەوتن بۆ خولی پلە نایبەکانی کوردستان. ڕاستە ئەم خولە ئەم جامە بڵێم گرنگی ئەوتوی خۆیە، بەڵام وا باشتر ئێمە گرنگی تەنها بە خولەکە بین و هیچیگە، چونکە تاوەکو قۆناغ بە قۆناغ بڕۆی ڕوبەڕووی یانەی باشترە بیتەوە لە خۆت لە ڕۆی ئامادەکردنەوە لە هەموو ڕێیەکەوە. پیرۆزیان بێ و هیوادارم لە هەفتەی داهاتوو قەرەبووی ئەم شکستە بکەینەوە بەرامبەر بەیانەی شەوجە سەرکەوتن بەدەست بێنین.